وڵی بڕارێکی دروست نییە من پێم وایە کە ئەم بڕارەش بۆ بەدەستخستنی پارێ و هیچی تر و جیاوازی چینایەتی دروستەکە یعنی بۆ نمونە ئەو کەسێک کە پارەی پێ بێ جام ڕەشەکە و ئەو کەسێک کە پێشی نەبێ ئەگەر حەزیشی لێ بێ ناتوانێت جامەکە ڕەشکە ئەو سیارەی تایبەتیشە تا حەدێکیشەی نییە ئێستا وڵاتە ئەوروپیانە کە خۆمانی بینین زۆربەی جامی سارەکانیان ڕەشە و کوا بۆ شێوەی کێشەی دروست نەکردووە وانە وەکو کێشە بەڵام وەکو ناو کۆمەڵگا شێشی باش نییە کە ئاوا بۆ پارە زۆرە بێت ئەکرێ شتێکی ڕەمزی بێ شتێکی کەم بێت ئەمە ئاساییە بەڵام بۆ ڕێژە زۆرە بەڕێی من باش نییە خەڵکی ئاسایی بە حیاتی دیرەوە ناکاتەوە بەریجام چکە پارەکەی زۆر حکوومەتی هەرێمی کوردستان تایبەتی بەربەراتی هاتووشۆ دەبێ ئاگاداریەوە بێ کە کێ مۆڵەتی ئەمەی هەیە و چۆن دەکرێەوە دەبێت بۆ خەڵکی ڕوون بکەنەوە بۆچی ئەمە دەکەن تەنها بۆ دەستکەوتنی پارێ و بڕێک پارەوەرە گیرێ و لە بەرامبەر کۆمەڵێک تاوانی بەرنامە بۆ داڕژاو لەم کۆمەڵگەیە بەرە زیاد بوونەچ بەداخەوە لە ڕابردووە تاوانەکانی تەقەکردن و دوایەوە مەسەلەن هەندێک تاوانی فڕاندن و کۆمەڵێک ڕووداوی نەخوازرا و ڕویان داوە لەم شارە و لە وڵاتی ئێمەدا کە بەشێک لەوە کە هەر خۆیان برادرانی پۆلیس و ئاسایش و هێزەکانی ناوخۆکە خۆیان باسییان دەکرد کە ئۆتۆمبیلی جامڕەش بوون و خەڵکەکانی کە تیا بوون نەناسراونەتەوە یا کۆمەڵێکشتی تریا هەندێک تاوانی تری پێکرێ بۆ ئەمانە کە ئێمە باسی دەکەینەوە کە هەر لە زاری خۆیانەوە ئەم جۆرە لە قسەکردانە هەبوو من پێم وایە بەشێکی کارەکە کە بەداخەوە نەتوانرا کۆنتترۆل بکرێ یعنی هەر خۆیان وە بۆڵێ کە هەر شتەکە هەر هەیە ئێمە ناتوانین کۆنتترۆلەکەین کاتە با پارێکی لەسەردا بنین ئەمە بەشێکە هۆکارێکی سەرەکیە بەداخەوە لە دوای کە لە وەزارەتی ناوخۆ لە شوێنەکان ینی لایەن هێزانامنیەکانیشەوە بە شێوەیەکی تەواو قەدەغە کرا بەڵام بەداخەوە نەتوانرا ڕێگیری لێ بکرێ بۆیە ئێستا هاتوون بە یاسایی دەکەن و ئاوای لێ دەکەن بۆ شێوە ڕێخستنیەکە بێ هیوادارەمە ئۆتۆمبیلانەکە هەمووی تۆمار بکرێن مەسەڵەن کە خەڵکی کاچێ پارە ئەدا و ئۆتۆمبیلەکەی جامڕەشەکە تۆماری تایبەتی هەبێ بۆی کە ئۆتۆمبیلەکەی کە جامی ڕەشەکە بۆ کاری خراپوانە بەکاری نێنێ بەڵام خۆ جام ڕەشکردنیش هەندێک جار لە ڕووی ئەمنیەوە بۆ هەندێک خەڵک یا بۆ هەندێک کاری تایبەت ئەمانەش ئەگەر لەلایەن هێزەکانی ناوخۆ حکوومەتەوە خۆی ڕێپێدرا بێ و ئاگادار بنەم خەڵکانەچێن ڕەنگە تا ڕادەیەک تەبیعی بێ